لقی کەرکووک یەکێتی نووسەران و ئەدیبانی عێراق ئامادەکاری دەکات بۆ هەڵبژاردننی ئەو لقا کە دەبوو لە مانگی دەی ساڵی ڕابردوو ئەنجام بدرایە. هەڵبژاردنەکە 3 ساڵ جارێک ئەنجام دەدرێت. نووسەرانی سەرجەم پێکاتەکانی شارەکەش کاندیدی خۆیان هەیە بۆ بوون بە ئەندام لە دەستەی بەڕێوەبردن و 7 نووسەر و ئەدیبی کوردیش خۆیان کاندید کردووە. برادران وتیان حەزەکەین خۆت هەڵبژێری، منیش لە ڕێی ئەوەی بتوانم زیاتر خزمەتی خەڵک بکەم، زیاتر خزمەتی ئەدیبانی کورد بکەم و هەموو کەرکووک نەک کورد بەتەنیا بڕیارمدا خۆم هەڵبژێرم بە هیوام سەرکەوتن بەدەست بهێنین. حەوت کوردیش خۆی کاندید کردووە. ئەم حەوت کوردەی کە خۆیان کاندیدگە هەمووی نووسەری باشن و هەمووی نووسەری چاکن و گرنگ ئەوەیە خەڵک خزمەت بکاتن. تۆ لێرانەیە کە دەنگ تەدەنێ هەڵتە بژێرن بۆ هەڵت نابژێرن لەسەر کورسیەک دانیشیت و بڵێ وەڵای من پۆستێکی وام هەیەینە نە ئەبێ خزمەتکاری ئەو خەڵکە بێ. لە دوای هەڵبژاردننی ئەندامەکان سەرۆکی نوێی لقەکە دەستنیشان دەکرێت و زیاتر لە 300 نووسەر و ئەدیب مافی دەنگدانی هەیە و 19 کاندید خۆیان پاڵاوتووە. انتخاب يوم 14/1 السبت. ڕۆژی شەمە هەڵبژاردنەکە ئەنجام دەدرێت. زیاتر لە 300 ئەندامی یەکێتیەکە دەنگ ئەدەن و دەستەی بەڕێوەبردن هەڵدەبژێرن و پاشانیش سەرۆکی یەکێتیەکە لەو کاندیدانەی سەرکەوتون دیاری دەکرێت. وا بڕیارە ڕۆژی شەمە 14 یەک هەڵبژاردننی لقی کەرکووک بەڕێوە بچێت و 7 کورد و 6 عەرەب و 4 تورکمان و 2 ژن بۆ کۆتا کێبڕکێ دەکەن. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک.